ناوەڕاستی قەزای خەباتم لێرە دۆخەکە ئاسایی بووتەوە. بابەتان باز بکەم لە شەوی ڕابردوو بەهۆی گرجی و ئاڵۆزیەکانی چەند ڕۆژی گوندی لاجان لە قەزای خەباتیش هاوڵاتیان وەکو دەربڕینی ناڕەزایەتی ئەوانی ژێرە گرتبوونەوە شەقامی سەرچیان داخست بۆ ماوەی چەند کاتژمێرێک. ئەوە هەیە چەند شوێنێکی فەرمی و حکومی سوێندراون ناوەندی بەڕێوەبەراتی ناوەندی لاوانی قەزای خەبات لەگەڵ قەپانی حکومی قەزای خەبات لەگەڵ کامێرای تۆمارکردنی تیژڕۆیی کە دەکەوێت تا سنتەری قەزای خەبات لە هەردوو سایدی چون واتن. لێرە تیمەکانی شارەوانی دەستیان بە پاکردنەوەی شەقامەکان کردووە بەتایبەتەوە شوێنانێک کە تایە و داری لێ سوێندرا بوو ئێستاوان دەستیان بە پاکردنەوە کردووە لە چەند لایەک لە ناحیەی ڕزگاری و لە سەرەتای مەفرەقی تۆپزاوەش ئەم دەستیان بە پاکردنەوەی شوێنەکە کردووەوەی هەیە کامێرای چاودێری لێرە سوێندراوە. جا من قسەم لەگەڵەوە بەڕێوەبەرایەتێ کردەوەیان دەڵێن لێژنەیەک لە هەولێرەوە دێت بۆ ئەوەی زەرەر و زیانی ئەم کامێرا بخەملێنرێت و چاک بکرێتەوە. دۆخەکە ئاسایی بۆتەوە خەڵک دەستیان بە ژیانی خۆیان کردێتەوە لە گوندی لاجانیش تاوەکو درنگانی شەوی ڕابردوو دانیشتوانی گوندەکە لە دووری چەند کیلۆمەترێک لە گوندەکەیان لەسەر شەقام مابوونەوە بەڵام ئەوانیش شوێنەکەیان جێشت و وەکو ئەوەی کە بەڵێنیان پێدرای دیوانش گەڕانەوە گوندەکەی خۆیان و ژیان لەوێش تا ڕادەیەک دۆخەکە تەواو ئاسایی بۆتەوە. دا قسەم لەگەڵ کیفا حەسەن وتەبێژی پۆلیسی هەولێر کردەوە باسی لەوە کرد لە سەبارەت بە هێزە ئەمنیەکانی سنووری قەزای خەبات و گوندی لاجان ئەو باسی لەوە کرد هێزە ئەمنیەکان جێگیر کراون بۆ هیچ مەبەستێک نە تەنها بۆ ئەوەیە تاوەکو دۆخەکە ئاسایی دەبێتەوە هیچ دوای هێزە ئەمنیەکان دەگەڕێنەوە شوێنی دیاریکراوی خۆیان.